بەناوی خوای گەورە مێرەبان بەڕێزان ئامادەبوونیێژە زۆر بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان. من خۆم خوشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز لێرەین بۆ دانانی بەردی بناغەی پرۆژەی بەنداوی بەستۆرە کە بە دڵنیایەوە سوود و قازانجێکی زۆری دەبێت بۆ خەڵکی ئەم ناوچەیە. دەستخۆشی لە کۆمپانیای جێبەجێکار دەکەم و هیوادارم ئەو پرۆژە لە کاتی خۆی و بەو ستاندارد و بەو مەرجانەی کە پێشتر دیاری کراون وەک خۆیان جێبەجێ بکرێن. ماوەی دەستخۆشیە کە ئەم بەنداوە بە پسپۆری و توانایی ناوخۆیی دیزاین کراوە و جێبەجێش دەکرێت. ئەویم چەمە لە بەهاران لە زستان بەهۆی بارینی بەفر و باران زۆر دەبێت، بەڵام لە هاوینان وشک دەبێت. بۆ ئێمە پێمان وایە بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە لەم ناوچەیە لە هەموو وەرزەکانی ساڵ دەتوانین ئاوگڵ بدەینەوە و ئەو بەندەوە پڕ بێت لە ئاو و ئاوەدانی. و هەر چۆن لە ساڵانی ڕابردوو بەستۆرە شوێنێکی گەشتیاری بووە بۆ خەڵکی ئەم دەڤەرە، ئێمە دیسان بتوانین پەرە بە بژانەوەی ئەم ناوچە بدەین بۆ ئەوەی جارێکی تر جێی سوود و مفای خەڵکی ئەم دەڤەرە بێت. سەرەکیترین بابەت یان ئەو سوودانەی کە ئێمە دەتوانین لەو بەندەوانە وەربگرین ئەوەیە کە ئاوگڵ بدەینەوە بۆ مەبەستی بەکارهێنانی خواردنەوە بێ یان بۆ کشت و کاڵ، بەڵام هەندێک جار سەددە گەورەکان بەندەوە گەورەکان بۆ بابەتی وزە دەتوان زۆر بەکار بێن، بابەتی کشت و کاڵیار وەک باسم کرد دەتوان بەکار بێن و بۆ بابەتی گەشتیاریش بە تایبەتی لەم دەڤەرە دەتوانن سوودێکی زۆر لەم جۆرە بەندەوانە وەربگرن. ئێمە دەتوانین یارمەتی ئەو خەڵکی ئەم دەڤەرە بدەین کە هەروە بتوانن سوود لە سامانی ماسیش وەربگرن لە دروستکردنی ئەم جۆرە بەندەوانە. وەک بەشێک لە استراتیژی و پلانی حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی ئاسایشی خوراک ئەوە بووە کە ئێمە بڕیارمانداوە چەندین بەندا و بە جۆری جیاواز لە شوێنە جیاجیەکانی کوردستاندا دروست بکەین، لە هەموو پارێزگا و ناوچەکانی تری کوردستان ئەم بەنداوانە دروست بکەین کە بە خۆشحاڵیەوە هەندێک لەو بەنداوانە جێبەجێ کراون، هەندێکیشیان وە خەریکن جێبەجێیان دەکەن، هەندێکیشیان دیزاینیان بۆ کراوە، بەرنامەیان بۆ دانراوە لە داهاتوو ئینشاءڵڵا ئەوانەش جێبەجێ دەکرێن کە دوای تەوابوونیان ئەمان هەمویان دەتوانن سوود و گرنگیەکی یەکجار زۆریان هەبێت بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵی و بەشێکەر وەک باسم کرد لەو بەندەوە گەورانە دەتوانن وزەش بەرهەم بێنن. دروستکردنیان بەنداوانە کاریگەری زۆریان لە پەرەپێدان و سەقامگیری ئابووریش دەبێت، چکە ئەو سامانێکی ئابووری و نیشتیما ئاو سامانێکی ئابووری و نیشتیمانی زۆر گرنگ و بەهادارە و ئەرکی هەمومانە کە کارێکی وا بکەین دەست بە ئاودا بگرین و بە هەدەری نەدەین و خەساری نەکەین. دروستکردنیان بەنداوانە کاریگەریەکی زۆری لە پەرەپێدانی گەشت و گوزاریش دەبێت، بە تایبەتی خەڵکی ئەم ناوچانە دەتوانن دوای ئەوەی کە بەندەوەکە دروست کرا شتی باش لێرە دروست بکەن بۆ مەبەستی پەرەپێدان بە کەشتی گەشت و گوزاری. بەندەوەکان دەتوانن یارمەتیدەرێکی باش بن بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاوگڵ بدەینەوە، بە تایبەتی لەو وەرزانەی کە ئاو هەیە و لە وەرزانەیە کە ئاو نییە ئێمە بتوانین ئەو ئاوانەی کە لەم بەنداوانە گڵ دەدرێتەوە دواتر بە مەبەستی جیاجیا بەکاریان بێنین. هەندێک لە بەندەوە گەورەکانی ئێمە تەنیا سوودەکانیان بۆ کوردستان نەبووە، بەڵکو وەکو بەنداوی دوکان و دەربەندیخان سوودەکانیان بۆ هەموو ناوچەکانی تری عێراقیشە بووە. وەیەش ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین کە حکوومەتی فدرالی یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە نۆژەنکردنەوەی ئەم بەنداوانە یانیش لە دروستکردنی ئەو بەنداوە نوێیانەی کە لە بەرنامەکەماندا هەیە.
لە کۆتاییدا جارێکی تر من دەستخۆشی لە جێبەجێکارانی ئەو پرۆژەیە دەکەم، هیوادارم سەرکەوتوو بن و هەروەها دەتوانم ئەوەش بڵێم کە حکوومەت بە هەموو جۆرێک پشتیوانی ئێوە دەبێت تا ئێمە بتوانین پرۆژەی هاوشێوە لە هەموو شوێنەکانی تری کوردستان دروست بکەین. جارێکی تریش زۆر بەخێر بێن، هەر شاد و سەرکەوتوو بن، کوردستانیشمان هەر ئاوادان بێت.